بێ لە عەرزەکەی ئەوەی کە لە 150 وەرەقەی تێچووە ئەنجا لێمە وەختی خۆی لە 2008 توانە ئیزیان ناین وتیان بڕۆ خانی تا بکەن ئێمە هاتی خانومان کرد. ئەم هەیکەلەی لە پشتی منەوەیە لە هەموو خانوەکانی دیکە زیاتر مەترسی ڕوخانی لەسرە. من لە گەڕەکی خەلیفاوام ئەو گەڕەکەی لەگەڵ هەر بارانێکدا مەترسی لەسەر ئەو خانوانە دروست دەبێت کە دەکەونە لێواری ئاوەڕۆکەوە. بە تایبەتی ئەم هەیکەلە کە ئەکەوێتە بەردەم بربەستی ئاوەکە و لە هەموو خانوەکانی دیکە زیاتر مەترسی ڕوخانی لەسرە. من لە ئێستادا خاوەنەکەی کاک حازی تاڵبم لەگەڵە. کاک حازی ئەگەر بێتە ئێرە و سڵاو لێبێت ئەگەر باسی ئەوم بۆ بکەی تا چەند ئەم ئاوڕۆیە بۆتە مەترسی بۆ ئەو خانووی تۆ و تا چەند مەترسی ڕوخانی لەسرە. وەڵای بەساخۆم مەترسێکی زۆری لەسەرم جا بەشێکی بردووە بەشێکی بردووە هەر جارێ بارانێکی زۆر ئەبارێ بەشێکی لێبات. کاتی خۆی ئەم هەیکەلە چەندی تێچوو و خوا نەخواستە لە ئەگەری ڕوخانی تا چەند لە ڕووی داراییەوە زەرمەند دەبن. وەڵای بێ لە عەرزەکەی ئەوەی کە لە 150 وەرەقەی تێچووە ئەنجا لێمە وەختی خۆی لە 2008 توانە ئیزیان ناین وتیان بڕۆ خانی تا بکەن ئێمە هاتی خانومان کرد. ئیتر بۆم تەواو نەبوو ئیتر بارانە هاو بەسەرای جارێک درش ئەو بارانێکی زۆر باری لە نازانم ساڵی چەند بوو ئەویش بەشێکی لێبێرەوە ئەمەی سەرش بەشێکی کەی لێ بردووە بەو شێوەیە. ئێوە کاتی خۆی مۆڵەتی دروستکردنی خانوتان هەبوو لەو شوێنە تا چۆن ڕێگەیان پێدان کە لەسەر ڕێڕەوی ئەم ئاوەڕۆیە ئەو خانوو دروستکەن؟ لە 2007 وانەوە ئیسنیانداین دیەکان ئاوایان کەینەوە ئیتر هەموو هاتی خانوومان لێ کرد. ئیتر دوای 6 ساڵ 10 ساڵ دوای ئەوە ڕقەمیان پێمان وتیان بڕۆن ڕقەمیان پێمان هاتن فۆرمیان بۆ کرد. فۆرمی هەیە و هەیکە لەو ڕێگە پێدانت هەیە بۆ دروستکردنی؟ وەڵای مە ئیزیانیان خانومان کردو بەڵام سەنە ئەوەی من نازانم ڕقەمی نییە ئەوەی من وازانم. دوو جار هاتن سەیریان کردووە بانیان کردوم و ڕقەی چاناوە پێم و تیانە بۆتان هەین تەویستان بۆکەینەوە شتێکتانەینێت ئەو شتێ لەو جۆرە. ئەم ئاوڕۆیە هەموو کاتێ بە تایبەتی لە کاتی باریندا کێشە دروستەکە بۆ خانوانی کە لە لێواری ئاوەڕۆکەن. ئێوە داوای چیەکەن چۆن ئەم کێشەی ئێوە چارەسەر بکرێت؟ وڵای ئێمە داوای ئەوەکەن ئەم زێرابە بڕوات دەبزانین ئەم زێرابە کە ڕۆژ ئەمە شتەکانمان دەستێن بێت خۆ هەروەی من نییە تا خوارەوە هەر بە عەرزەوە بە خانووە زۆری ماڵی بردووە هەتاگە لە سەرچەمیتان جێرەوە. دەست خۆش بێت زۆر سپاس دەکەم. بەڵێ وەک لە دیمەنەکان ئەبینرێت لە ئێستادا بەهۆی ئەوەی کە بارانێکی بەخوڕە بارێت مەترسی زیاتر لەسەر ڕوخانی ئەم هەیکەلە دروست بووە. هەڵبەتە بە تایبەتی ئەم خانوانە کە دەکەوتنە لێواری ئاوەڕۆکەوە. هەڵبەتە من قسەم لەگەڵ موختاری گەڕەکی خەلیفاوە کرد ئەو باسی لەوە کرد کە مودەیەک پێش ئێستا کۆمپانیای جێبەجێکاری ئاوەڕۆی سندوقەکە وەستاوە بەڵام قسەمان لەگەڵ کردوون و بڕیاریان داوە لە دوای ئەم کەشی بارانبارینە دووبارە دەست بە جێبەجێکردنی پرۆژەکە بکەن و زێرابە سندوقەکە تەواو بکەن و تا ئەوەی کە ماوەی 500 بۆ 1000 مەتر دەبێت تەواوی دەکەن و جارێکتر دەستی لێ هەڵنەگرن.